فیستیڤاڵی بەهار پێنجەمین و گەورەترین فیستیڤاڵی نێودەوڵەتی بازاڕکردن لەسەر ئاستی عێراق لە بەرواری 9 تا 18 سی 2023 لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێوە دەچێت. فیستیڤاڵی بەهار باشترین هەلی بە بازاڕکردن دەرەخسێنێ بۆ خاوەن کارگە و کۆمپانیەکان بۆ ناساندنی بەرهەم و براند و کاڵاکانیان. گەورەترین کەرنەڤاڵی کێبڕکێ لە نێوان براندەکاندا بۆ ناسینی ڕکابەرەکان و نمایشی نوێترین بەرهەمی کارگە و کۆمپانیەکان. لە خولەکانی پێشوەم فیستیڤاڵەدا چەندین براند توانیان دەرفەتی بازاڕسازی و دۆزینەوەی بریکار بەدەست بهێنن. پێنجەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهار لە کەشێکی بەهاریدا و لەگەڵ پشکتوونی گوڵە نێرگز و وەنەوشەدا و لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەڕێوە دەچێت. بۆیە تۆی خاوەن براند و کۆمپانیا ئەم دەرفەتە زێڕینە لە دەستمەدە و بەشدار بە لە هەلی زێڕینی بازاڕسازیدا. بۆ بەشداریکردن پەیوەندی بەم ژمارانەوە بکە: 0751 741 48 10 0770 140 75 07 0751 801 02 23. پێنجەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهار.